ئەم شەبەکەی موبایلە هەموو زەبزەبەکانی هەڵنی تێگا هەم بیئەکەمی کردێتەوە مەسا جارە ئەم دوکانێ لە هەم خەڵکان تێگەی حتا زەردەزیرە لە بازاڕە نەماوە هەتا بۆق لە کۆڵانەکانە یاری ئەکرد چۆلەکە نەماوە نێرگز نەماوە گوڵاڵسووری شاخەکان و دەشتەکان کە وەک فەربوو نەماوە تەین نەماوە لەبەر چی لەبەر ئەوەی ئێمە بی ئەمان تێگاوە کاکە واز بێنن کاک هەموو بیرەکان پڵکەنەوە ئاو لەکوێنن بێنن با ژینگە دروست بێتەوە کاکە قڵن نەما کاکە خەریکە بێتە سەد ڕۆژێکی دادبەدوو نەمێنێ کاکە ئەدا بەزینی ئاوی ئەرز کاریسەیە ودەکە ئەو گوڵانە نەما ئەو وەختە هەڵەکە شیر نییە بیخوا نامێنێ تێگەی بەرەوە بەڵێ زۆر عنی من کاکە جارە هەر مێژمێش ئەیخوای مێشودا لەم دوکانە کۆ هەنگەکانتان ها کۆ هەنگەکانتان باوەڵ کە ڕۆژ بە دەپێوەیەوە کاکە هەموو تێکش و ئەم شەبەکەی موبایلە هەموو زەبزەبەکانی هەڵنی تێگا هەموو شتەکانی تێگا تانی ئەو بجانە چەنە زەری هەیە بۆ هەم تێگەی لە وڵاتانە ئەو شوێنەی هەڵنی تایەوەی تیانە لا بە تەلەفۆنی نییە ئێمە نییە هەر تۆزە ئەوەمان ماوە ویایە و تۆزە ئەوەمان ئەویش نامێنێ کاکە واز بێنن کاکە باز بێنن واز بێنن لە بیریتی وازی